ئێرە ڕێگای سەرەکی سلێمانی تاسوولجەیە. ئەمانە شەندام و کادر و گەنجانی کۆمەڵی ئیسلامین لە گەڕەکی ڕاپەڕینی شاری سلێمانی. لا 20ەم ڕۆژی ڕەمەزانەوە ئێواران دێنە سەرم ڕێگایە و ئاو و خورما بەسەر ڕێبواران و شۆفێراندا بەش دەکەن و لەگەڵ ئەوان بەربانگ دەکەنەوە. سوپاسی خوای پەروەردگارەکەین کە ئێمە ئەمڕۆ بۆ نۆهەمین ڕۆژ لەسەر ئەم جادەیە بۆ ساڵی چوارەم هەموو ڕۆژێک ڕۆژانە زیاتر لە 250 کەس ئاو کە زیاترە کاتە لە 2700 دە بە ئاومان لەسەر ئەم جادەیە سار کردووە بە پشتیوانی خوای پەروەردگار لەسەر و هەموو شتێکەوە و پاشان بە پشتیوانی ئەو خەڵکە خێرخوازەی کە هاوکارمانە بن و ئەو خەڵکەش کە لێرە بەدەممانەوەن لێرەوە سوپاس و ستایشیانەکەین. ئێمە وەکو گەنجانی کۆمەڵی ئیسلامی پێمان خۆش بووە هەموو ساڵێک لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە دەست پێ بکەین، بەڵام قەدەری خوای پەروەردگار وایە کە بەهۆی ئەوەی کە هیلاکە بین زۆر ماندووە بین تێچوونێکی زۆری ئەوێ ئێمە لە 20 ڕەمەزانی هەموو ساڵێکەوە ئەم کارمان دەست پێ کردووە. ئەم ساڵ چوارەمین ساڵمانە. هاوڵاتیان و گەشتیاران بە گرنگیەوە لەم هەڵمەتە دەڕوان و بەشێکیشان باس لەوە دەکەن ئەگەر ئاو و خورمای ئەم پرۆژە نەبوایە ئەوە ڕەنگە تا 20 خولەکی دیکەش ڕۆژویان نەشکاندایە. دەستیان خۆر بێ و کارێکی مرۆیی چاکە و تەشتان ساغ بەسەرکەوتبوون خوا جەزاتان بات. ئینشاءالله خوای گەورە ڕۆژووی ئێمە وە هەموو ڕۆژی و ڕۆژوانانەی کە باوی ئەوانەی شکێنن خوای گەورە بوانی حساب بکە. وەڵی ئێمەڵمان لە چەمچەماڵ لای سای ئەمڕۆ لێرە هاتیشی عەیادەمانە بوو زۆر باشە ئیبنە دەستان خۆش بێ خوای گەورە. وەڵی نیازمە بەتا بازیان نەوەسم لە بەتعامەکەی وتم لایەم. تەنها پەیامێکی بەرزی وەک ئیسلام و پەروەردەیەکی تەندروست و قوتابخانەیەکی ئاوشێوە کۆمەڵی ئیسلامی دەتوانێت بۆ ماوەی 10 ڕۆژی لەسەرێک ئەم گەنجانە بە زمانی بەڕۆژ و بێنێتە سەرم ڕێگایە و لەگەڵ ڕێبواران و هاوڵاتیانی سەرم ڕێگایە بەیەکەوە بەربانگ بکەنەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.